خۆپیشاندانەکانی تورکیا ڕۆژ دوای ڕۆژ فراوانتر دەبێت و هۆشداریش بەردۆغان لەبارەی دەرەنجامەکانی دەدرێت. تیمی سکاڵای ستاندەر لەسەر تەوتین و موچەی مانگی 12، سکاڵایان لەسەر سوودانی و تەیف سامی و مەسعود بارزانی و ئاوات شێخ جەناب تۆمار کردووە. زانیاری نوێ لەبارەی وادەی تەواوبوونی وردبینی و ناردنی موچەی مانگی سێ ئاشکرا دەکرێت. خۆپیشاندانەکانی جەهەپۆ و ئۆپۆزیسیۆن دژی بڕیاری ڕەجەب تەیب ئەردۆغان زیندانیکردنی ئەکرەم ئیمام ئۆغلۆ سەرۆکی شارەوانی ئەستەمبۆڵ بەردەوامە. بەرپرسانی باڵای جاپا ئاماژە بەوە دەکەن ڕۆژ دوای ڕۆژ خۆپیشاندانەکان فراوانتر دەبێت و خەڵکی زیاتر لە شارەکان دێنە پاڵیان. چاودێرانیش پێیان وایە ئەگەر ئیمام ئۆغلۆ زیندانی بکرێت و ڕێی لێ بکرێت خۆی بۆ سەرۆک کۆمار کاندید بکات، خۆپیشاندانەکان فراوانتر دەبێت. ئەمڕۆژ جاپا کاندیدبوونی ناوبراوی وەک کاندیدی حیزبەکە بۆ سەرۆکایەتی یەکلایی کردەوە. ئەردۆغانیش ترسێکی گەورەی لە ناوبراو هەیە بەهۆی ئەوەی دڵنیایە لێی دەباتەوە، چونکە لە ڕابردوو لە هەر شوێنێک ئیمام ئۆغلۆ خۆی کاندید کردبێ شکستی بە ئەکەپە و ئەردۆغان هێناوە. دوێنێش خۆپیشاندەران دەستیان بەسەر باڵەخانەی شارەوانی ئەستەمبۆڵ داگرت و هۆشداریان بە ئەردۆغاندا کەسێکی وەک قەیوم لە شوێنی ئەکرەم ئیمام ئۆغلۆ دابنێت. هەر ئەمڕۆژ وەزارەتی ناوخۆ کەسێکی وەک قەیوم دامەزراند و چاوەڕێ دەکرێت گری خۆپیشاندانەکان فراوانتر بێت. تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر کە هەریەکە لە دکتۆر ڕەعەد ڕەفعەت و ئاکۆ شێخ مەحەممەد و پارێزە ڕەوەند هیرانی پێکاتون لە دادگای لێکۆڵینەوەی کەرخی بەغدا سکاڵایەکیان لەسەر جێبەجێ نەکردنی بڕیاری تەوتێن بەپێی بڕیاری دادگای فیدراڵی و دابەش نەکردنی موچەی مانگی 12 هەرێمی کوردستان لەسەر هەریەک لە مەحەممەد شیاح سوودانی و تەیف سامی و مەسعود بارزانی و ئاوات شێخ جەناب تۆمار کردووە. لە سکاڵاکەدا هاتووە کە ئەو چوار بەرپرسەی عێراق و هەرێمی کوردستان تۆمەتبار کراون بە ڕێگریکردن لە بڕیاری دادگای فیدراڵی عێراق بۆ تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم ژمارە 224 تا 269 لە 21/2/2024 و پێنەدانی موچەی مانگی 12 ساڵی 2024 کە تا ئێستا بەسەر فەرمانبەراندا دابەش نەکراوە. هەروەها موچەی ساڵی 2025 تا ئێستا بە ڕێکوپێکی دابەش نەکراوە، سەرەڕای ئەوەی لە کۆتایی مانگی ڕەمەزان و جەژن نزیک دەبینەوە. سکاڵاکارانی ستاندەر دەژڵێن سکاڵا لێکراوان مەسرور بارزانی و ئاوات شێخ جەناب پۆست و بەرپرسیارەتیەکەیان بۆ کارهێناوە بۆ ڕاگرتن و پەکخستنی بڕیارەکانی دادگای فیدراڵی و دەست بەسەر داگرتنی موچە و دابەش نەکردنی بە ناڕەوا و پێچەوانەی یاساوە. باگوێرەی زانیاریەکانی میدیای گۆڕان دەستکراوە بەڕێکارەکانی تەمویلکردنی موچەی مانگی سێی فەرمانبەرانی هەرێم. ئەوکات لیستی موچەی مانگی سێ هاوشێوەی لیستەکانی مانگی ڕابردووە بڕەکەی نزیکەی 958 ملیارد دینارە، بۆیە پێویست بە وردبینیکردنی زۆری نییە. بڕیار وایە هەر ئەمڕۆ ئیمزا لەسەر لیستی موچەی مانگی سێ بکرێت و هەر ئەمڕۆژ ڕێکارەکانی ناردنی پارەکە دەست پێ بکات. بۆ لە کاتێکدا ئەندامێکی وەفدی تەکنیکی هەرێمیش ڕایگەیاندبوو ڕۆژی سێشەممە دەست بە دابەشکردنی موچە دەکرێت و هەوڵ دەدەین تاکو ڕۆژێک پێش دەژن هەموو موچەخۆران و فەرمانبەران موچەکانیان وەربگرن.